ئایا من پەنجەی دەستم بتەقێنم خراپە یاخود باشە؟ یەکێک لەو دیاردانەی کە خەڵک زۆرجار پرسیارمان لێ دەکات تەقاندنی جونگەکانە ئایا هۆکار چییە و سوود و زەرەری چییە؟ تەقاندنی جونگە لە ئەنجامی قەتیزبوونی هەوایەک لە نێو ناوپۆشی جونگەکان ڕوودەدات لە کاتی جوولەیەکی تایبەتمەند دەبێتە هۆی دەرچوونی ئەم هەوایە و ئەم دەنگە کەسەکە گوێی لێ دەبێت. لە ڕووی زانستیەوە وا باشترە تەقاندنی جونگەکان ئەنجام نەدرێت لەبەرەوەی دەبێتە خوێک بۆ ئەو کەسەی کە تەقاندنی جونگەکە ئەنجام دەدات. بۆ نمونە کەسێک فێرە تەقاندنی بڕڕەکانی ملی دەبێت، ئەگەر بەردەوام دووبارەی کاتەوە دەگاتە حاڵەتێک کەوا ئەگەر ئەم کارە ئەنجام نەدا هەست دەکات ئازارێکی هەست دەکات کێشەیەکی لە مل هەیە، بۆیە وەکو خویەک فێر دەبێت. لە ڕووی زانستیەوە تا ئێستا نەسەلمێنراوە کە تەقاندنی جونگە دەبێتە هۆکاری داخوران یاخود سۆفانی جونگەکان، بەڵام ئامۆژگاری ئێمەی پزیشک بۆ هەموو خۆشەویستان و ئازیزان دوور بکەونەوە لە تەقاندنی جونگەکانیان.